خورما یەکێکە لەو خۆراکانەی لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا خواستێکی زۆری دەچێتە سەر. لە بازاڕەکانی هەرێمی کوردستاندا چەندین جۆر خورما هەیە. لەگەڵمان بن بابزانین چەند جۆر خورما هەیە و پەسەندترینیان کامانن. خورما نزیکی 100 جۆری هەیە، 100 جۆر زیاتریشی هەیە، جۆرەکانی زۆرن. ئێستا نەوعێکیان هەیە زەهدیە، ئەوە زۆر مەرغوبە لە ناو کوردیش و عەرەبیش و بە تایبەتی ئەخورێ، چکە ئەکرێ بە دۆشا و بە خواردن و خورما و ڕۆن و سەرفیاتی زۆرە. نوعی تریشی هەیە برێمێکمان هەیە، ئەوە بە چاوە زۆرە خوڕێ، بەزەوە وەجبەی کەمە، وەکو بڵێ نوعێتەکەی کەمە، وەکو زەهدی نییە. زەهدی چەند هەزار تەن هەیە لە بازاڕە، بەس خورمای برێم نییە. هەمبی خۆی کوژێ ئەچێتە دەوری 20 تەن 30 تەن زیاتر نییە. ئەوە دوانیان. سێم خەستەویشمان هەیە، چوار بەربەرمان هەیە، خەیارەمان هەیە، خەستەویمان بەربەرمان هەیە، ئەشرەسیمان هەیە، داردانمان هەیە، ڕوتەبی ئێرانیمان هەیە، فەڵەستینیمان هەیە، عەجوەی عێراقیمان هەیە، عەجوەی سعودیشمان هەیە. لە بازاڕەکانی هەرێمی کوردستانیشدا نزیکەی 40 جۆر خورما بوونیان هەیە. لە ڕووی نرخیشەوە کیلۆی جۆرەکانی خورما لە نێوان 1000 تاکو 20,000 دیناردایە. خورما لە 1000 دینارەوە هەیە هەتاکو 18,000 دینار کیلۆ. عەجوەکەیە بە 18,000، ئەو فەڵەستینیەش زیکی 15,000. عێراقەکانیش هەرزانن، لە 1000 دینارەوە هەیە تا 9,000. ئەوە گرانتی نییە عێراقەکان. هاوڵاتیان بە تایبەت ڕۆژوانان لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا خورما دەبێتە یەکێک لە خۆراکە سەرەکیەکانیان. خەڵکی ڕۆژوان وەکو من کە بە ڕۆژۆبن تەبەن هەموو بەربانێکە ئێشێنمەوە بە 3 دەنگ خورما یان بە دەنگی خورما ئێشێنمەوە. جا بەڕاستی ئەمساڵ خورما زۆر گرانە لە چاوپارە. توانایەکی ئەوێکەویشی توان لەم بێمعاشەیە بتوانێت خورما بکڕێت. ئەچێ بە دوای خورمای ئێرانەکانە ئەگەڕێت زیاتر ئەوانە، چونکە تەڵەبیاتەکە چییە؟ ئەو هەرزانترێکە لەبەر چی؟ لەبەر ئەوەی کەوە موچە کەمە. خورما جگەل لە تام و چێژ و سوودەکەی هاوکات بۆ چەندین مادەی خۆراکی تر پێکهاتەی سەرەکیە، لەوانەش دۆشا و کولیچە و ساس و چەندان جۆری دیکەی خۆراک. دەریا کامەران، گەلی کوردستان، سلێمانی.